بە ناوی هەڵەبجە و 5,000 شەهیدەوە هەزاران سڵاو بۆ هاو ئازار و هاو خوێن و دەستە خوشکەکەی هەڵەبجە بۆ سەردەشتی خۆڕاگر. نە سەردەشت و ناڵەبجە ژوورەیان بەرنەدا، جوامێرانە بەرەنگاری بارودۆخەکە بوونەوە بە شێوەیەک ئیتر هەڵەبجە و سەردەشت بوونە دوو قوربانی بەڵکو دوو هێما بۆ بەرخودان و بۆ هەستانەوە. ئەو کات لە کیمیابارانی شاری سەردەشت و چەک لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە نەگیرایە بەر بۆ وەستانی ڕژێمی سەددام لە کارە نامرۆڤانە و جینۆسایدکارەکانیدا. هەر بۆیە لە تاوانەکانی بەردەوام بوو تا گەیشتە تاوانی کیمیابارانی هەڵەبجە، کەچی بەداخەوە تا ئێستاش مەترسی بەکارهێنانی ئەو چەکە لە جیهاندا و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەر بەدی دەکرێت کە دەبێت جیهان بە توندی بەرەوڕووی ئەو ڕژێم و دەوڵەتانە و ئەو لایەنانە بێتەوە کە لە بەرهەمێنان و بەکارهێنانی ئەو چەکەدا تێوە دەگلێن. کۆمەڵەکەمان ناوی سەردەشتی لەبیر نەکردووە، لە لایحەی داواکەماندا ناوی سەردەشتمان هێناوە و هەماهەنگیمان لەگەڵ کۆمەڵەی بەرگری لە بریندارانی کیمیابارانی سەردەشت کردووە بۆ ئەوەی قوربانیانی شاری سەردەشتیش بەشدار بن لەو پرۆسەیەدا.